استراتيجية التخفيف من الفقر بسنة 10 إلى 14 تنفيذ مشاريع للمناطق الفقيرة الموجودة في محافظة السليمانية، تدمير الحقول الزراعية وكذلك القطن. نحن الآن بصدد 9.3 مليون دلار توانین لە بۆ چەند گوندێک کە زۆرترین ڕێژەی دانیشتوانی و زۆرترین ڕێژەی هەژاری تێدایە و بێبەشن لە خزمەتگوزاری طبعاً ئەوانەی کە خزمەتگوزارانی کە دەیانگرێتەوە تەندروستیە، قوتابخانەکانە، ڕێگاوبانە یان هەر پرۆژەیەکی تر کە پێویست بێت ئەو شوێنانە کە شوێنی هەژارنشینن بتوانین بۆیان دابین بکەین. ئامانجی ئەو پرۆژەوەیە دروستکردنی هاوڵاتیە و پەرەپێدانی کۆمەلگایە. يعني هدفي بروجكاوية برپێدانی کۆمەلگا بکرێت و دروستکردنی هاوڵاتی بکرێتن حتا زیاتریش لەسەوەی دەکرێتن کە لە شوێنانە هەلی کاریش لە بۆ هاوڵاتیان دابین بکرێت. خۆتان دەزانن هەلی کار و دابینکردنی هەلی کار هەم لە کارنامەی کابینی نوێمی حکومەتی هەرێمی کوردستانە هەم کابینی نوێمی حکومەتی ئیتیحادیشە. بە هیوادارین بە هیمەتی هەموو لایەک بتوانین ئەو پرۆژانە ئەوڕۆ لە پارێزگای سلێمانین لەوانەیە بیگواجنەوە لە بۆ هەولێر و هەر شوێنیشتر و لەگەڵ جەنابی وەزیری پلاندانانی عراقی و هەروەها حکومەتی اتحادی هەروە جەنابی پارێزگار قسەمان لەسەوەی کرد کە تایبەتمەندیەکی تایبەت بدرێت بە پارێزگای هەڵەبجە. بۆی خۆتان زان پارێزگای هەڵەبجە پارێزگایەکی نوێیە و پێویستی بە هاوکاری زیاترە و وەزیری پلاندانانی حکومەتی اتحادیش تەفەهومی ئەو وەزای کرد. ئینشاءالله لە زووترین کات تایبەتمەندیەکی تاو و باش بە پارێزگای هەڵەبجە دەدەین و هیوادارین پارێزگای سلێمانی و جەنابی پارێزگار بتوان هەموو شوێنانەی کە زۆرترین ڕێژەی هەژاری و زۆرترین ژماری دانیشتوانی تێدایە و بێکاری تێدایە دەستنیشان بکرێت بۆی بتوانین ئەو پرۆژانە زۆر بەسەرکەوتووی ئەنجام بدەین. ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان نزیکەی ١٩ ئەوەی کە هەمانە زۆرترین ڕێژەی هەژاری لە پارێزگای دۆڵکە لە دواییدا هەولێرە، کەمترین ڕێژەی هەژاری بە خۆشحاڵیەوە لە پارێزگای سلێمانیە. ئەوەی کە پرۆژانێک کە باشمان کرد زیاتر اعتماد دەکاتە سەر ژمارەی دانیشتوان و ڕێژەی هەژاری لەو شوێنانە و لەبەرەوەی زۆرترین ڕێژەی هەژاری لە پارێزگای دۆڵک بووە پرۆژەکەی کەمجار لە پارێزگای دۆڵک دەستی پێ کرد و ئێستاش زۆر شوێن هەیە. خۆتان دەزانن سلێمانی و سنووری پارێزگای سلێمانی پێشتر بە هەڵەبجە و گەرمیان زۆرترین ماڵوێرانی بەسەر ئەو شوێنانە داهاتێ، زۆرترین گوند و شار و شارۆچکە قاپوکرا. هەر ئێستا پاشە و پرس کۆنفرانسەی زیارەتی مەیدانیمان هەیە لە بۆ یەک لەو شوێنانە جەنابی وەزیری پلاندانانی حکومەتی اتحادی حەزەکە بەخۆشی ببینی لەسەر ڕاوەستانی پرۆژەکان. خۆتان دەزانن قەیرانی دارایی و نەهاتنی بودجە لەلایەن حکومەتی اتحادیەوە وای کە زۆرەی پرۆژەکان ڕاوەستی، بەڵام لێرە دنیای هەموو شارەکان دەکەینەوە کە پرۆژەکان لە چەند ڕۆژدا چەند پرۆژەی زۆر گرنگ و استراتیجی لە کوردستان دەست بەکار دەبێتەوە لە ئیدارەی ڕاپەڕین، لە گەرمیان، لە هەڵەبجە، لە هەولێر، لە دهۆک کە لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوو بخۆتان دەبینن ئەو پرۆژانەی کە زۆر پێویستن، یعنی لە ئیدارەی ڕاپەڕین پرۆژێک زۆر پێویستی جێبەجێ دەکەین. ئەم پرۆژانە پرس بە گوندنشینەکان ئەکرێت کە چ پرۆژەیەکیان پێویستە لە بواری خزمەتگوزاریە بنەڕەتیەکانە لە ڕێگەوبان، لە ئاو، لە کارەبا، لە تەندروستی، لە پەروەردە، لە بواری کشت و کاڵی. ئەو کاتا لیژنەیەک لە بەشی پلان و بەدواداچوونی پارێزگای سلێمانی بە هەماهەنگی بەڕێوەبەرایەتی ئامار و بەڕێوەبەرایەتی ئەو سندوقە لە وەزارەتی پلاندانانی حکومەتی اتحادی و وەزارەتی پلاندانانی هەرێمیش ئەو بەپێی بودجەکە و ژماری دانیشتوانەکە و جەدوای ئەو پرۆژەیە ئەو پرۆژانە هەڵەبژێرێ کە دڵخوازی و پێویستی ئەو گوندانن. واتە ئەمە لە خوارەوە پرۆژەکان داواکرێن، نەک حکومەت لەسەرەوە بڕیار بات پرۆژەکان بکامە و باشترین ڕێگای جێبەجێبکردنی پرۆژەیە و بەشداری پێکردنی هاوڵاتیە لە گەڵاڵەکردنی بڕیارە. الصندوق والحقنا بشمول حقيقة كردستان بالميزانية التي